بەشە لە ماتێکە چێ بەحقی کەسێکی کە نەبن خواڵەخوا ئینسان خۆشی گوناهبار بکە باش دایکم هێناوە بەناوی خوای بەخشندە و میهرەبان ئێمە وەکو دەستگای خەرخوازی بەخشین نووسینگەی شۆڕش ئێمڕۆ کە خەریکین دابەشکردنی موچەی بێباوکانی سوپاس بۆ خوای ئێمە هەموو مانگێ لە 28 تایەکی مانگ موچەی بێباوکان و هەژاران و کەم ئەندام و نەخۆش تەوزیاکەین بەسەر فەقیر و هەژارانە ئێمە هەر ئەم بڕەمان نیە لێ سوپاس بۆ خوای ئێمە کە گاتە نێزک سەر بانگ چەند ڕۆژێ بەس موچەت تەوزیاکەین بەسەر خەڵکی فەقیر و هەژار و نەدار و زیاتر بەشێکی زۆری بێباوکە سپاس بۆخوای ئێمە هەموو مانگێ ئەم مانگە بۆ نمونە 34 ملیۆن دینارمان بەسەر 245 ماڵات تەوزیع کردووە بەشێکی زۆری بێباوکە بەشێکشی کەم ئەندام و نەخۆش و هەژار و ئەم چیناناگرێتەوە سپاس بۆخوای ئێمە موچەکانیشمان ئەوانی هاوکاری لە ئێمە وەرەگرێت هیچ کاری مانگە تاخیر نابێ ڕۆژ سەر 28 مانگی هەتا یەکی مانگ ئێمە لێرەوە داوا لە خێرخوازانەکەین هاوکارمان بن لەمە دوا دەرگای قوتابخانەکانەکرێتەوە ئەم کەسی هەژار و بێباوک و نەدار پێویستی بە جلوبەرگە پێویستی بە قرتاسیە پێویستی بە جامتا و پێڵا و پێویستی بە شتی هەینی مەکتەبە ینی ئادەواتی مەکتەبە بۆیە لێرە داوا لە خێرخوازانەکەم کە بتوان هاوکارمان ئێمە بتوانین هاوکاری ئەو خەڵکە هەژار و نەدار و بێباوک و بێ سەرپەرشتیارە بۆ کردنەوەی قوتابخانەکان یارمەتیان بدەین لێرەشەوە هەر داوا لە خێرخوازانەکەم لەبەر ئەوەی ئەم سنووری ئێمە سنوورێکی هەژار نشینە زیاتر هاوکارمان لێمە زیاتر هاوکاری خەڵکی هەژار و نەدار و بێباوک بین لێرەشەوە سوپاسی خواکەم سوپاسی و خێرخوازاناکەم خوای گەورە نمونیان زۆر کا خوای گەورە بەرەکەت کاتە ماڵیانەوە کە بەڕاستی کە دڵی خەڵکی هەژار خۆشگەن خوای گەورە دڵیان خۆشکە لە دنیا و لە قیامەت وڵا پارەمانە دەنێ و جلوبەرگمانە دەنێ و ئەوەڵا ئەوەنە باشە نەوێتەوە سا دوعای خێریان بۆ ئەەکەم و ماڵیان ئاوادێ و لەشیان ساغ بێ ئەوەنە دوعای خێریان بۆ ئەەکەم لەشیان ساغ بێ خوا دێم زەڕەتیان کە خوا لە مشکلە و موسیبەتی خراپیان پارێزێ ئەلحەمدوللا سوپاس و ستایش بۆ خوای گەورە بەڕاستی پاداشت ئێوە لای خوای گەورەیە لە هەموو ڕوویەکەوە هاوکارمانن لە قوتی مناڵەکانمان لە خان و لە جلوبەرگ لە جلی جەژن لە خواردنی جەژن لە هەموو شتێک هاوکارمانن یاخواخوای گەورە لیان ڕازی بێت وەڵاهی لە 2018ەوە پێم وە بێ من هاوکاری لەلای ئێوە وەرەگرم هەموو مانگە 150 هەنێک مانگەکان زیاتریش بووە هەنێک کات جەژنەکان و مناسەبەکان و کاتی کردنەوەی بابڵی مەکتەب و ئەو کاتە زیاتریش بووە. بسم الله الرحمن الرحیم بەناوی خوای پەروەردگار ئێمە لێرە لە نووسنگەی شۆڕشی دەستگای خێرخوازی بەخشین مانگانە هاوکاری مناڵە نازدارەکان و خێزانی کەم دەرامەت و فەقیری سنوورەکەمانەکەین لە شۆڕش خوازان خێری خێرخوازان بداتەوە بە پێی هاوکارەکانی ئەوان قەدەر و ئیمکانی هاوکارەکانی خێرخوازان ئێمە لێرە مانگانە بڕێکی زۆر هاوکاری دابەشەکەین بەسەر فەقیر و هەژار و کەم دەرامەتەکانی سنوورەکەمانە لێرە بەنمونە ئەم مانگە 34 ملیۆن دابەش کراوە بەسەر 245 خێزانی بێباوکدا خوازای خێری خێرخوازان بداتەوە ئەگەر خێرخوازان بتوانن زیاتر هاوکار و دەستبارمان بن ئێمە بەدەستێکی ئەمینەوە بە پشتیوانی خوای پەروەردگار ئەم هاوکاریانە ئەگەینە ئەو ماڵانەی کەوا مستحقی ئەم خێرن و بۆ ئەوەی زیاتر چاویان لە دەستی خەڵک نەبێ ئێمەش بتوانین لە ڕێی ئەوانەوە بارگرانیەک لەسەر شانیان لابەرین بەڵکو لە قیامەتیشا ئێمە ئەوانیش ببین بە هاوسەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام و لەو خێرە نەبڕاوەیە بەشدار بین ڕوویەکمان لە قیامەت بێ ئینشاءڵڵا خوازای خێری هەموو لای باتەوە خوای گەورە پاداشتی خێرخوازان بداتەوە خوای پەروەردگار زیاتر و زیاتریان پێ ببەخشێت تاوەکو بتوانن زیاتر و زیاتر دەستبار و هاوکاری ئەو ماڵە هەژارانە